نەزانین دۆرزی دستان زۆر ساردا پێویستە هەموو نەفەرێک جوان خۆی بپۆشێ جلی گەرم لە بەرکە دەرەوە ساردا دێنە ژوورەوەش گەرمە بە دنیا بە هەمووتان نەخۆشەون پێویستە بەلایەنی دایک و باوکانەوە دەست پێ بکەین پێویستە زۆر ئاگداری مناڵەکانیان بن پێویستە ئاگداری جلوبەرگیان بن کە ئەچن بۆ دەرەوە کە دێنم بۆ ماڵەوە جواندایان خۆشن بەلایەنی خۆراک و خواردنەوە خواردنی پوختە بێت کە توش نەخۆشی من بە زووترین کات چارەسەریان بکەن خواردن خۆمان لە ماڵەوە دروستیکەن بە پاکی ماڵەوە بە پاکی بپارێزین ئەوەیە لەو شتانە دوورمانەخانە زۆر نەخۆشی نەک بەس ئەو نەخۆشیانش داک و باب ئاگای لە منداڵیان بین خواردنی باشیان مثلەن بدەنێ مثلەن گەرماتی باشە بیان بنە دکتۆری درمان تەلقی ئەوانە خۆیان دەپارێزن بە زستان